بینەرانی بەڕێزم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری تیڕۆژ لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر زمانی کوردی وەک زمانی نەتەوە یاخود وەک شوناسی نەتەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەدی مەحوی پسپۆڕی زانستی زمانی کوردی. دکتۆر گیان بەخێربێت. سوپاسانەکەم شادم بەم چاوپێکەوتنە. سپاس دکتۆر بەخێربێت. دکتۆر پێم خۆشە بزانم ئێمە وەک نەتەوەی کورد خاوەنی زمانین مەبەسم زمانی کوردیە. بەڵێ هەر نەتەوەیەک لە سروشتەوە خاوەنی زمانی خۆیەتی، بەڵام جیاوازیەک هەیە لە نێوان زمانی نەتەوەیە لەگەڵ زمانی دایک و زمانی شیریە. ئێمە ئەو زمانەی کە پێی دەدوێن زمانی دایکمانە کۆی زارەکانی زمانی کوردی دەبێتە زمانی نەتەوەی کورد. بەڵێ دکتۆر ئایا بە بڕوای ئێوە زمان شوناسی گەلەیان شوناسی نەتەوەیە؟ ئەمە لە چەند ڕوویەکەوە ئەتوانرێت لێک بدرێتەوە. یەکەم لە ڕووی گەنجی وشەکانیەوە بەواتە فەرەنگی ئاوەزی ئەوەی کە لە مێشتی ئاخێوەرانی کوردایە لە وشەکانە واتا و لەگەڵ ئاوەزمەندی باو باپیران هەڵگیراون کۆمەڵێ زانیاری تریش. ئاوەزمەندەکە ئاوەزمەندی جیهانیە لەگەڵ ئاوەزمەندی تایبەت بە کورد. ئەم ئاوەزمەندیە جۆرێکە لە ناسنامە بووە کورد. بەڵام لەگەڵەوەشا زمانەکە کە ناوی زمانی کوردیە و نەتەوەکەش کە نەتەوەی کووردە هەردووچی بەیەکەوە جۆرێک لە ناسنامەیەکی زۆر ئاشکراتریان بۆ نەتەوەی کورد هێناوەتە ئاراوە وەک لە بۆ نەتەوەکانی تر. لێرە و لەوی گوێمان لێ ئەبێ ئەڵەن کورد خاوەنی زمانێک نییە تایبەت بەخۆی ئایا بە بڕایە وەکو پسپۆڕێکی زانستی زمان ئەمە تا چەند با بڵێن جێی باوەڕە؟ ئەوە ببوورە ئەو جۆرە قسانە جۆرێکن لە ڕمەڵێدان و بنەمای زانستیان نییە، پەیوەندیشیان نییە بە سروشتی مرۆڤ و مرۆڤ بوونەوە. مرۆڤ لە ڕێی زمانیەوە مرۆڤە، کەواتە بنەمای مرۆڤ بوون زمانە. ئەگەر نەتەوەیەک زمانی نەبێت بۆواتە ئەو نەتەوەی مرۆڤی تیانەیە. کەواتە ئێستا خۆمان مادەم زمانێکی زیندویشمان هەیە وەکو شوناسێکیشە بۆمان بەدڵنیاییەوە. اینجا بەڕێزە لە زاراوەی زمانی زیندوت بەکارهێنا. زمانی زیندوو بەواتە ئەو زمانەی کە کەسانێک هەن لە سنوورێکی دیاریکراوە کە بەو زمانە ئەدوێن. ئەگەر کەس نەمێنێت بەو زمانە بدوێ ئەو کاتاڵێنەوە زمانێکی مردووە. زۆر باشە. ئەی چی بکرێت بۆ ئەوەی ئەم زمانە زیندویە بهێڵڕێتەوە وەکو پێویست مەبەسم زمانی کوردیە؟ بۆ مانەوەی هەر زمانێک بە زیندوی مانەوەی ئاخێوەرانی گرنگە، بەواتە پاراستنی ئاخێوەرانی پاراستنی نەتەوەی کورد ئەبێتەوەی ئەوەی کە زمانەکەش بمێنێ. ئەمە جیاوازە لەوەی چۆن گەشە بە زمانەکەمان بدەین. گەشەدان بە زمانەکە پاراستنی زمانەکەیە. بۆ ئەوەش ئێمە پێویستمان یەک بەکردنەوەی کۆلێژێکی زانستی زمانە، چونکە بە بەشە کوردیەکان ناتوانرێ خزمەتی زمانی کوردی بکرێ بەو شێوەیە کە لە کۆلێژی زانستی زمانە ئەکرێت. ئەمە پتر لە سەدەیەکە لە ئەوروپا و لە ئەمریکا کۆلێژی زانستی زمان هەیە بۆ ئەوەی خزمەتی زمانەکەیان بکەن. لەگەڵەوەشە پێویستمان بە دەستگایەکە وەکو ئۆکسفۆردی ئینگلیزی کە من ناومناوە ئەکادێمیای کوردی بۆ ئەوەی لەم ئەکادێمیا فەرەنگی ئاوەزیف گەنجی وشەکانی کوردی تۆمار بکرێن هەڵبگیرێن، هەم ڕێزمانە کوردەکە لە مێشکمانە دەربێنین و ئامادە بێت، هەم فەرەنگەکەش بە هەردووچیان ئێمە ئەتوانین ئەو کاتە خزمەتی زمانەکەمان بکەین وەک بەس دکتۆر ببوورە لێرە و لەوێ با بڵێن لە شوێنەکانی هەرێمی کوردستانە ئێمە کۆڕی زمانەوانی کورد و لیژنەی ئەکادمیامان هەیە. ئەمانە هیچیان نەکردووە وەک ئەڵێ پێویستمان بە هاوشێوەی ئۆکسفۆردێکە؟ من چەندین جار ئەم پرسیارەم لێکراوە بەم شێوەیە وەڵامم داوەتەوە. ئەکادێمیای کوردی لە هەولێر ئەکادێمیایە بۆ هەموو زانستەکان، بەواتە بۆ کیمیا، بۆ فیزیا، بۆ بیرکاری، بۆ زمان، بۆ مێژوو، بۆ جوگرافیا، بۆ هەموو زانستەکان. ئەو ئەکادێمیا دەستگایەکە بۆ لێکۆڵینەوە، خۆی لێکۆڵینەوە ناکات، خۆی کار بۆ ئەوە کار لێکۆڵینەوەی زاناکانی وڵاتەکە
لە زانکۆکانی کوردستانە یا لە دەرەوەی زانکۆکانی کوردستانە کە کەسانێک کە بنزانابن لێکۆڵینەوەکانیان پێشکەشەکەن ئەم لێکۆڵینە هەڵە سەنگێنرێن ئەگەر پەسەند کرا لە ناو لە دەرەوەی وڵات ئەوە لە شێوەی پرۆژە ئەنجام ئەدرێت و بەرهەمەکەی بڵاوەکرێتەوە بەڵام ئەکادێمیای زمان تایبەتە بە زمان ئەی ئەم هەموو سیمینارەی کە ساڵانە ڕێگەخرێ بە تایبەت لە ڕۆژی زمانی دایکە کە زمانی شیرینی کوردیە ئەمانە بۆ هیچ شتێکیان وەکو پێویست نییە زۆر خەڵەکەیە گلەییە بە تایبەت ئەو نووسەر و توێژەرانی کە لە بواری زمانە وەکو بەڕێزت کارەکەن گلەییان لەوە هەیە ئەڵێن کۆنفرانسیان کۆنفرانس لە پێناو کۆنفرانسایە ساڵ بە ساڵڵی فلان شتەکرێ بەڵام ناشکرێ ئایا هۆکاری ئێمە چییە دکتۆر بە بڕایەوە هۆکاری سەرەکیەوە لە ڕاستیە وەکوتم نەبوونی ئەکادێمیای زمانە بە تایبەتی لە سلێمانیە ئەکادێمیای زمان هەبێت ئەم ئەکادێمیایان لێکۆڵینەوەی پێڕەوبەندانە بەواتە سیستێماتیک زمان خۆی پێڕەوێکی چڕ و ئاڵۆزە پێکاتەکانی ڕێزمان کە مۆرفۆلۆژیە بۆ وشە دروستکردن سینتاکسە بۆ ڕستە بەرەمێنان فۆنۆلۆژی و سێمانتیکە هەموو ئەمانە پێڕەوی چڕ و ئاڵۆزن ئەمجا لێکۆڵینەوە لەسەر زمان لە ناو ئەم پێڕەوانە پێڕەوبەندانە ئەکرێن بەڵام لێکۆڵینەوەکانی ئێمە بەشبەشن پچڕن دوورن لە یەکتریەوە ئامانجێکی ئاڕاستەکراویان نییە ئامانجە ئاڕاستەکراوەکە ئەبێ بۆ ئەوە بێ ڕێزمانی کوردی ناومێشتی مرۆڤی کورد بهێنرێتە دەرەوە بەڵام هەچ کەسە بۆ خۆی لە گۆشەیەکەوە خۆی بە شتێکەوە خەریکەکات ناوابەستە لە پێڕەوەکانی تر ناوابەستە لە بەشەکانی تر ئەما بێتە هۆی ئەوەی کە نە لێکۆڵینەوەکە سوودی هەبێ نە کۆنفەرانسەکان سوودیان هەبن بۆ شێوەی کە ئێمە ئەمانەوێت و پێویستە نە یادکردنەوەش بۆ لە ڕۆژی زمانی دایکە ئەو ئامانجە بێنێتە دی کە ئێمە ئەمانەوێت لەبەرەوە بینی لە ڕۆژی زمانی دایکە لە بریەوەی توێژینەوە و لێکۆڵینەوە پێشکەش کرێت دێن هۆنراوە ئەخوێننەوە دێن وتار پێشکەشەکەن ئەمە ڕۆژی ئەوەیە کە ئێمە ڕاژەمان هەبێت بۆ زمانەکەمان ئەبێ بین کار لە ببوورە دکتۆر ئەبێ بین ئەسڵەن کار لەسەر ئەوە بکەین کە ئەم هەمووشە بیانی و بێگانەیە چییە کە دێتە ناو زمانی کوردیەوە ئێمە پلانێکمان هەبێت بۆی نێڵی نەمانە بێ ئەوە وەکو لێی دوایین ئەکادێمیای زمانێکێ لە کارەکانی ئەوەیە کۆنتترۆڵی بەکارهێنانی زمان ئەکات هەست کەس بە ئارەزووی خۆی وەکو ئێستا نییە هۆکانی ڕاگەیاندن و شەدابتاشن کێبیێ بە پێی بە ئارەزووی خۆی کەس نازانێت پێکوتە چییە جۆبیست لە شووە هاتووە کەیتە سەر ڕێزمانی کوردی ئەمە لەگەڵ ڕێزمانی کوردی لەگەڵ گەنجی وشەکانی کوردیان ناگونجێت ئەنجا ئەمە بێتەوەی چەڵگەی واتایی وشەکان لە مێشی مرۆڤ تێک بدات بۆ واتا چەڵگەکان وا لێ ئەکات کە پەیوەندی لە نێوانیانە لاواز ببێت یان نەمێنێت دکتۆر با بڵێن لە ڕۆژی زمانی دایکە ئێوە چیتان هەیە پەیامتان وەک پسپۆڕێکی زمان چییە وە چیش بە ئاوا دەخوازن کە لە ڕۆژی زمانی دایکە ئەوەی من بە ئاوا تێخوازمێگەوەیە کە سلێمانی ڕۆڵی خۆی بدرێتێ سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە سلێمانی لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقا بە جۆرێک لە بەستانداردبووی زمانی کوردی سەرچاوەکانی خوێندنی بۆ گشت قۆناغەکانی خوێندن داناوە خوا لێ خۆشببوو تۆفیق وەبیەکێکە لە هێماکان لەو بوارە پاشان زمانەکە بووە بە زمانی دام و دەستگای حکوومەت لەبەرەوە تایبەتمەندی شاری سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری وەکو پایتەختی پێگەیاندن و پەروەردە پێویستە ئەکادێمیای زمان لە سلێمانیا بکرێتەوە بەس خودی شێوەزارەکەیەتی دکتۆر شێوەزاری سلێمانی یان ئەوەی کە من پێی ئەڵێم ستانداردی کوردی ئەو ستانداردە کوردی ڕاستە بنەماکەی شێوەزاری سلێمانیە بەڵام کرمانجی ناوەڕاستە من کە چەند ساڵێکە سەرقاڵی ئەوم زمانی کوردی بکەم بە ستاندارد سەرقاڵی ئەوەم لە ڕێی کرمانجی لە ڕێی شێوەزاری سلێمانیەوە کە یکەم بە ستاندارد کرمانجی ناوەڕاست بکەم بە ستاندارد بێ بە زمانێکی پێوەری ئەمە کاری ئێمەیە ئەنجا ئەوەی کە من ئەمەوێ کردنەوەی ئەکادێمیای زمانە لێرە لە شاری سلێمانیا لە زاناکانی زانستی زمان نن لە پسپۆڕەکانی بەشی کوردی نەک لە پسپۆڕەکانی کە بووە
کە لە بەشی وێژەوانەیە شارەزان ڕاستە سوود لەوانەژە بینین لە بەتواناکانیان لەگەڵ ئەوە بەڵێ لەگەڵ ئەوە کردنەوەی کۆلێژی زانستی زمان بەبێ کۆلێژی زانستی زمان هیچ نەتەوەیەک ناتوانێت ڕاژەی تەواو پێشکەش بە زمانەکەی خۆی بکات چونکە ئەمەیە کە ئەبێتە هۆی ئەوەی دروستبوونی ناوەندێک ئەم ناوەندە کۆنتترۆلی بەکارهێنانی زمان بکات کۆنتترۆلی ئەوە بکات ساڵ بە ساڵ گەنجی وشەکان چۆن ئەگۆڕێن چیە کاموشانە دێنە ناو زمانەکەەوە کامانە نامێنن تۆمار ئەکرێن زمانەکە چۆن خزمەتی بکرێت بۆ ئەوەی ڕێزمانەکەی باشتر و باشتر ببێت ئەمجا چۆن ڕێگە بات وشەی بیانی بێتە زمانەکەەوە کاموشانە بێنە ناو لە پرسیارەکانی دواترە پرسیار لەبارەیەوە بڵێ بەڵام ئەمە هەمووی لە بەرنامە و ئەرچی ئەم دەستگایە ئەم دەستگایە سیاسەتی بۆ زماندا ئەنێ بۆ زمانی کوردی بەرنامە بۆ زمانی کوردی دائانێ ئێستا هیچ شوێنێکمانی ئەم کارە بکە ئەکادمیای زمان هەر نەچۆ بەلایە ئەکادمیای کوردی هەر نەچۆ بەلای و ناشتوانێ بچێ بەلایە چونکە کاری ئەو نییە کاری ئەو هەموو زانستەکانە. دکتۆر پێم خۆشە بزانم زمانێک بەچی لە ناو ئەچێت هۆکاری لە ناوچوونی زمانێک چییە؟ هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەو دەستگایە و ئەو کۆلێژی زانستی زمانە نەبێت هۆکاری دووەم ئەو پاشەگەردانەیە کە ئەمڕۆ زمانی تێکەوتووە کە هەچ کەس بۆ خۆی بووە بەزانایەک لە یەکێ لەم دەستگایانە لە دەستگاکانی لە دام و دەستگای حکوومەتە و لە دامەزراوەی خەڵکیە هەمووشە چۆتەی کە دروست ئەکرێ لە تابلۆکانی سەرجادەکانە دوکانەکانە لە هۆکانپی و ئیتالی و سویدی هەموو گزمانەکە ئەمە بێتەوەی ئەوەی کە جۆرێک لە زمانێک بێتە ئاراوە کە دوورە بێ لە زمانی کوردیەوە ئەمجا بەدەر لەوە تێگەیشتن لە نێوانمانە تێک ئات ئەبێت ئەوەی کە بەردەوام تێگەشتنی تاو لە نێوانمانە نەبێت هەست بەوە بکەین کە زمانەکەمان داتاشراوە نەک زمانێکی سروشتی و خوا پێیداوین. دکتۆر لە باسی ئەو تابلۆیانەی کە باست کرد هەر بەجددی هەموو زمانەکان ئەبینی بەڵام زمانی کوردی نبینی. بڵێ ئەمەش یەکێکە لەو هۆکارانە کە با بڵێن شێواندنی زمانی خۆمانی پێوترێش زمانی دایک زۆر باشە. دکتۆریێنە سەر پرسیارێکی تر پێم خۆشە بزانم مەترسی زمانی کوردی لە ناو قوتابخانە ئەتوان بڵێم حکمی و ناحکمیەکانیشە چییە؟ حکوومەت ئەبێ زمانی دەستوری هەبێ دەوڵەت زمانی دەستوری خۆی هەیە لە عێراق زمانی دەستوری عەرەبیە و زمانی کوردی دەستوری دوو هەمە ئەوە دانی پیانراوە بەشێکە لە دەستور لە دەستوری عێراقا لە هەرێمی کوردستانە حکوومەت ڕای ئەگەیەنێ کە زمانی کوردی دەستوریە بەڵام زمانی کوردی کام زارەیان کام زمانە با لێرە یەک دووش لە یەک جیاکەمەوە زمانێکە زمانی ڕێزمانی جیهانیە ئەوە زمانە جگماکچێکەیە کە مناڵ لە دایکە بێ ئەم ڕێزمانە جیهانیەی پێە بەو ڕێزمانە کە گوێی لە دەوروبەر و دایکێ بێت ڕێزمانی زمانی دایکی پێگەێنێتەوە بە یارمەتی ڕێزمانە جیهانێکە لەوێ زمانی دایکێتە ئاراوە بەڵام زمانی شیری ئەوەیە کە لەگەڵ زمانی دایکە زمانێکی تر وەرگێت ئێمە زمانی دایکمان زمانی دەستوریمانە لە ناو زمانی دایکمانە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە تاوەکو ئێستا کرمانجی ناوەڕاشیە وەزاری سلێمانی کراوە یان بووە بە جۆرێک لە زمانی ستاندارد زمانی ستاندارد زمانی پێوەریە ئەمڕۆ دام و دەستگا هەیە بە تایبەتی بۆ بە ستانداردکردنی زمان کاتی خۆی هۆکار هەبوو بۆ نمونە زمانی قورئان بوو بە زمانی ستانداردی عەرەبی ئێمە ئەگەر زەردەشت سەرچاوەی زمانی ئاپێسا و زەردەشتیمان هەبووە بووە بە زمانی ستاندارد ئەبوو بە زمان بەڵام ئێستا ئەمانە نین ئێستا دەستگا هەیە بۆ بە ستانداردکردنی زمان ئەوە من ئەو کارەکەم ئەمجا ئەم زمانی حکوومەتە کە زمانی دەستوریە ئەبێ بکرێ بە ستاندارد ئێمە کە ئەم زمانە ستانداردمان ڕواەتی هەیە بەڵێ کە بوو بە با بڵێن کە بوو بە ستاندارد
ئەنج ئەبێ بە زمانە باڵاکە ئەبێ بەو زمانەی کە کرۆک و ڕۆحی زمانەکەیە ئەم کرۆک و ڕۆحی زمانەیە لێوەی زمانی خوێندندا ئەڕێژرێ زمانی زانستدا ئەڕێژرێ زمانی ڕاگەیاندندا ئەڕێژرێ ئەو کاتە زمانی هەموو زمانی وێژەوانیدا ئەڕێژرێ من هەندێک جار ئەوە ئاماژەم بەوە داوە تا ئێستا هۆنراوەیەکمان نییە بە زمانی ستاندارد ئەوەی هەمان هەمووی بە زمانی ئاخاوتنی ڕۆژانە نووسراون جیاوازیەکی زۆر لە نێوانی زمانی ستاندارد و ئاخاوتنی ڕۆژانە هەیە لەبەرەوە بینیت دیسانەوە ئەوەڵێم لە چاوپێکەوتنێکی تراوتم زمانی کوردی سەرچاوەکانی خوێندن لە سا پێنجی زمانی کوردی نین مەبەستم لە چییە مەبەستم لەوەیە کە ئێمە نەمانتوانیوە دەواازەی زانیاری هەموو وشەکانی زمانی کوردی دەربێنین ئاوەزمەندی کورد لە وشەکانە دەربێنین ئەم جابێن ڕێزمانەکە وەکو خۆی نەگۆ ڕێزمانێک کێسە لە قۆناغەکانی خوێندنە خوێنرێت ڕێزمانەکە وەکو خۆی چۆنە لە مێشکا ئەوە دەربێنین ئەمجا ئەمە پێشکەشکەین لە قۆناغەکانی خوێندنە کە نەمان کردووە لەبەرەوە بینیت زمانی خوێندنی ئێمە هەم لە قوتابخانە حکوومیەکانە هەم لە قوتابخانە ناحکوومیەکانە پڕکە بوو کورتیە ئەو زمانە نییە کە ئەبێ زمانی ستاندارد و دەستوری بێت زۆر باشە دکتۆر ئەمین زەکی بەگ نووسەر و مێژونووسی کورد دەڵێت هەندێ یان زمانی کوردی هێندەی بێچووە پشیلەیەک لە ڕوو لاواز کراوە پاشان ئەڵێ ینی پێت شەرمە زۆر لە زۆر شوێنە قسە بە زمانی کوردی بکەیت بەڵێ پێم خۆشە سەرنجی ئێوە بزانم وەک سپۆڕێکی زانستی زمان لەسەر ئەم قسەیەی ئەمین زەکی بەگ بە لەم ڕوونکردنەوە دەست پێ بکەم من بۆ خۆم شەرمەکەم کە مامۆستانی زمانی کوردی کاتێکگە دوێن و ئەزانی تازە فێری کوردی بووە و کەسێکە زمانی دایکی عەرەبی بووە لەبەرەوەی کە جۆ لە قسەکانێکری بەشی زۆری وشەکانی کە بەکاری ئەهێنێت بەشی زۆری دەربڕاوەکانی کە بەکاری ئەهێنێت زیاتر وشە و دەربڕاوی عەرەبین بەدەر لەوە قاڵبی زمانی عەرەبی بە زمانی کوردیاوە بە دڵنیاییەوە کەسێک کە ئاوا بدوێت بەلایەوە نەنگە بۆ خۆی کە لەگەڵ کەسێکا بە زمانی کوردی بدوێ لە کاتێکا کەسەکە ئەگەر زمانی ستانداردی کوردی فەرەنگی کوردی وەکو خۆی بزانێت و پێی بدوێت جیاوازەکە لە نێوان خۆی و ئەو کەسا زۆر بە ئاشکرا بینێت بۆ ئەو کەسانە ئەمە دروستە بۆ نمونە یەکێ لەو قاڵبانە هەستام و کارەکەم ئەنجامدا ئەمە ڕێک وەرجێڕانێکی وشە بە وشەی عەرەبیە بە ئاوەزمەندی عەرەبیەوە ئاوەزمەندێکە بە واتە عەقڵیەت ئێمە کە ئەدوێن تەنها وشەکان و واتاکانی وشەکانمان لە مێشکانێ و بە ئاگانین لێوەی لە ئاگاداری ئاوەزمەندی باو باپیرانیشین لە وشەکان دکتۆر بە بڕۆیەوە هەندێک مامۆسای با بڵێن زمانی کوردیش وەکو پێویست ئاخاوتن بە زمانی کوردی بە دڵنیاییەوە ئەمجا بەگشتی خوێندکارەکان بۆ چونکە وەکوتم زمانی کوردی نییە کە لە قۆناغەکانی خوێندنە خوێنرێت کەواتە ئێمە چی بکەین لەو ئەلفوبێیی کە خوێندومانە لە ئەمین باڵدارەوە خۆی کێشەکە فرەلایەنە یەکێ لە لایەنەکان ئەوەیە کە ئێمە بایەخمان بە پەروەردە داوە پەروەردە بەواتە پەروەردەکردنی ئاینی پەروەردەکردنی کۆمەڵایەتی ڕەوشتی جوان ئاکاری جوان ئەمە بەشی لاوەکی خوێندنە بەشی سەرەکی خوێندن لە قۆناغەکانی خوێندنە پێگەیاندنە دروستکردنی مرۆڤێکە کە وشیار بێ کە بە ئاگا بێ کە سەربەخۆ بێ کە بتوانێت خۆی زانیاری و زانست لە سەرچاوەکان هەڵبهێنجێنێ نەک بیدەینێ وەکو هۆنراوە یا وەکو ئاەتی قورئان لە بەریکە ئەبێ ناوەڕۆکەکان هەڵبهێنجێنێت ئەبێ خۆی پێ بگەێنێت ئەمەی ئێمە سەرچاوەکانی خوێندن بۆ پێگەیاندنی یەک دوو بۆ پێگەیاندنی لە زمانی کوردی وەڵامەکەی وەڵامی پرسیارەکەم دەست بکەین مەبەستە بڵێ من بڕوان بە و
یان هاوڕانیم لەگەڵ ئەو سیستەمەی کە ئەلفبێی کوردیم پێ خوێندووە لە بیدایەتەوە. من ئەمە بێنمە ئەوە پێ بڵێ من بەڵە فەرم. ئەمجا ئەوەی کە ئەخوێنرێت پێوەست بە زمانی کوردیەوە وەکو ئاماژەم پێدا ڕێزمان و فەرهەنگی کوردی نین بە شێوەیەک کە بۆ پێگەیاندن بن، بە شێوەیەکن کە بۆ دەرەخکردنن، بۆ لەبەرکردنن. لەبەرەوە بینی جیاوازەکە کۆناغەکانی خوێندن هەر لەبەرکردن بۆ دکتۆر. ئەنجا ئەمە کە بۆ لەبەرکردنە بەواتە ئێمە کچ و کوڕمان پێ ناگەێنین بۆ ئەوەی لە قوتابیەوە لە قۆناغەکانی خوێندنا ببن بە خوێنکار لە زانستگا کە دێنە زانستگاوە هەر قوتابیەکە، هەر قوتابیەکی پۆلی 4 و 5 نەگەشتووەتە ئەوەی نە لە ڕووی زمانەوە. دکتۆر قسەیشە فەرمی بمبورە مقاتعام کردی. دکتۆر هەر سیستەمی زانکۆش هەر وایە، ینی من بۆ خۆم با بڵێن قوتابی زانکۆ بووم لەوێ خوێندوم، ینی بەڵێ سەیری ئەەکەیت هەموو ئەو وانانەی کە ئەدەنێ لە مەلزەمەیەکە هەموو بۆ لەبەرکردنە دەرخیاتە، ینی جیاوازی لەگەڵ قۆناغی 4 و 5 ئامادەیان نییە کە بە بەڕێزت ئایڵیت. ئەمە خۆ زانکۆش کە ناوەندێکی معریفی گەورەیتر تۆ لێ و ئەبی بەڕێزم ئەمە کفرە گەورەکەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە. ئێمە ئەبێ کارێ بکەین مناڵەکانمان لە قۆناغەکانی خوێندنە ببن بە مرۆڤێکی بە مرۆڤی زیرەک و ئازا و بوێر خۆیان هەڵهێنجان بکەن، خۆیان بەرهەم بهێنن، خۆیان داهێنەر بن. ئێمە لە ڕێی بەرنامەکانی خوێندنەوە بە تایبەتی زمانی کوردی ئەو کارەمان نەکردووە بۆ پێگەیاندن، کردومانە بۆ لەبەرکردن. لەبەرەوە قوتابی ناکەین بە خوێنکار لە زانستگا، قوتابیش کە هاتە زانستگاوە هەر قوتابیە ئەو زمانەی پێ ئەدوێی وا ئەزانی دوێنێ لە جبایشەوە هاتووە، وا نازانیت کە قوتابیەکە لە قۆناغەکانی خوێندنە لە شاری سلێمانی لە هەولێر یا لە دوهۆک یا لە شوێنێک چ خوێندویانە بەدەر لەوە کاکی من. بەڕێز فەرموود زمانی کوردی زمانی شوناسی نەتەوەییە، زمانی یەکخەری نەتەوەیە، یەکخەری ئاخێوەرانی نەتەوەیە. مەبەست کۆی شێوەزارەکانە، هەموو شێوەزارەکان کە ئەبێ بە زمانی دەستوری و کە زمانە دەستورێکە ئەبێ بە ستاندارد هەموو ئاخێوەرانی کورد لە هەموو دام و دەستگاکانە قۆناغەکانی خوێندنە لە دادگا لە هەموو شوێنێکە بەو زمانە ئەدوێن و ئەنووسن. ئێستا لە دوهۆک و زاخۆ بە کرمانجی سەر و ئەدوێن بە کرمانجی سەر و ئەنووسن، لە شوێنەکانی ترا بە کرمانجە ناوەڕاستەکە و ستانداردەکە. خۆوەکو جارانیش نییە خوێنکارانی دووەک و زاخۆ بێن لە سلێمانی بخوێنن، خوێنکارانی سلێمانی و سۆران بنێرین لە زاخۆ دووەک بخوێنن بۆ ئەوی هەموو زمانە کوردێکە فێر بن. ئێستا ئەوان جان لە ئێمە، ئێستا زمانەکە بۆتە هۆی ئەوەی کە لە ڕاگەیاندنیشا لە یەکمان جیاکەنەوە بە چ مافێک بە چ دەستورێک لە ڕاگەیاندنە بە یارمەتی بە چ دەستورێک لە ڕاگەیاندنە بە زاری کرمانجی سەر و بە کرمانجی ناوەڕاست هەواڵەکان پێشکەشەکرێن و بەرنامە پێشکەشەکرێن، بە چ دەستورێک لەوێ نووسراوی حکومی بە کرمانجی سەر و لێرە بە ناوەڕاست ئەکرێت. ئەمە جیاکردنەوەی مرۆڤەکانە لە یەکتری بەو واتایەوە کە ئەوان نەتەوەیەکن و ئێمە نەتەوەیەکین. لە کاتێکمانەوە شێوەزارەکان ڕێک بخەینەوە. ئەنجا ئەمە لە قۆناغەکانی خوێندنیشا پرسیارەکەی بەڕێز لەسەرەوە بوو، کەواتە ئێمە لە بەرنامەکانی خوێندنمانە لە سەرچاوەکانی خوێندنمانە بە یەکتری ئەڵێن ئێوە ئەوەن ئێمە ئەمێن، هەردوو لامان جیاوازین، پەیوەندیمان نییە بەیەکەوە، کە هێشتا سەر کێشەکان هەمومان براین، کە هێتە سەرەوەی کە گرفتمان هەبێت با هەمومان بەیەکەوە یەکگرتووی بین. کاکە تۆ ناتوانێت یەکگرتووی بی، چونکە مناڵەکە وا لێ کردووە، مناڵەکانە وا لێ کردووە کە یەکگرتوو نەبن. ئەمە بەرنامەی قوتابخانەکان وەزارەتی پەروەردە و زانکۆکان خوێندنی باڵایە. زۆر باشە دکتۆر، پێم خۆشە بزانم هۆکاری ئەوە چییە کە بەم زمانە پڕشێوەزارە دەوڵەمەندە وەکو پێویست ناتوانین بڵێن زمانێکی ستانداردە. کاچی برا حەزەکەم لەوە تێبگەن. زمانی دایک ئەوەیە کە هەمومان لە دایکمان و دەوروبەری دایکمانەوە وەرمان گرتووە.
ئەمە زمانی دایکە، بەڵام ئەم زمانە زمانی ئاخاوتنە، هەمومان پێ دوێن. حکوومەتی هەرێم زمانی کوردی زمانی دەستوریەتی بەواتە زمانی دیوانیەتی بەواتە زمانی فەرمیەتی. ئەم زمانە فەرمیەی ئەو زمانی ئاخاوتنی ڕۆژانەیە. ئەبێ چی لێ بکەین؟ ئەبێ ڕۆحی زمانەکە زمانی ئاخاوتنەکە کرۆکەکەی دەربێنین بە ڕێسا و یاسا و مەرجەکانیەوە بەواتە دەستورەکەی فەرەنگەکەی ناومێشتی دەربێنین. ئەم دوانە کە کرۆک و ڕۆحەکەن وەکو گوێزی پاکراو کە کاکڵەکان بۆ خۆیان گیان وەکو ئەو کاکڵانەی لێ بکەین کە وەکو ئەم کاکڵەیەمان لێ کرد. ئەمە کرۆکەکەیە، ئەمە پاک، ئەمە ئەوەیە کە هەموو زارەکان لەمەوە وەرەگیرێن و نزیکن. ئەمە بووە بە ستاندارد. ئێمە ئەمەمان نییە. من کار بۆکەم ئەم زمانی ئاخاوتنە ببێ بەمە کە بوو بەمە ئەو زمانەی حکوومەتی هەرێم ئەبێ بەم زمانە ستانداردە. ئەو کاتە کتێبەکانی خوێندن بەوە ئەنووسرێن، فەرهەنگەکە بەوە ئەبێت. ئێمە ئەوەمان نییە. ئەمجا بە ستانداردکردنی زمان دەستگای تایبەتی خۆی هەیە. ئەگەر ئێمە کۆلێژی زانستی زمان و ئەکادمیای زمانمان لێرە هەبێت ئەو دوانە بەیەکەوە ئەم کارە بکەن، ئەو کاتە زمانەکە بێ بە ستاندارد. ئەو کاتە کە هەمومان بەو ستانداردە ئەدوێن و ئەنووسین ئەزانین نەتەوەیەکین. ئێستا ئەومان نییە، خۆمان بە دوو نەتەوەی جیاواز ئەزانین. زۆر باشە دکتۆر، بابینە سەر پرۆژەکەی بەڕێستان مەنامە. بەڵێ ئەم پرۆژەیە پێم خۆشە پێش هەموو شێ بزانم تایبەتە بەچی. ئەم پرۆژە تایبەتە بە دوو لایەنی سەرەکی. بەشی یەکەمیان دەربارەی ئەوەیە بۆچی کرمانجی ناوەڕاست بکەین بە زمانی ستاندارد، هۆکارەکان چین. ئەگەر کەسانێک هەبن دژی ئەمە بن ئەو کەسانە چۆن بیرەکەنەوە چین. هۆکارەکان بۆی کە کرمانجی ناوەڕاست بکرێت بە ستاندارد ئەوەیە کە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقا ئەم زمان ئەم شێوەزارە پێی خوێنراوە و پێ نووسراوە و کاری پێکراوە. بەشی دووەمی ئەوەیە کە وێژەوانەکان بەم زمانە نووسیویانە. ئەمجا بەدەر لەمانە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە، هەر شارێک پێویستە سوودی لێ ببینرێ لە تایبەتمەندیەکانی. بۆ نمونە هەولێر تایبەتمەندی خۆی هەیە. ئەگەر حکوومەتی هەرێم ئازادینا بە هەولێر و هەولێرەکان تایبەتمەندی خۆیان بەکاربێن و بیخەنە کار بەواتە ئێمە زیانێکی گەورەمان لێکەوت. دووهۆکیش تایبەتمەندی خۆی هەیە، سۆرانیش ئەبێ بیدۆزینەوە. ئێمە دۆزیمانەتەوە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە، پایتەختی پێگەیاندن و پەروەردەیە، کەواتە ئەبێ ئێمە سوود لەمە ببینین. کەوابێ ئەبێ ئێمە دەستگای مەنامە و ئەکادمیای زمان لەگەڵ کۆلێژی زانستی زمان لێرە هەمان بێ. بەڵام ئەبێ کۆلێژی زانستی زمانوان لە دۆک و لە سۆران لە هەولێریش هەبێت. ئەمجا ئەلێرایە کە ئێمە ئەڵێن ئەبێ بایەخ بەمە بەش سەرەتای مەنامە لەسەر ئەمەیە. هۆکاری تر هەیە با لێرا لەسەری نەدوێن، بەڵام کەسانێکن دژی ئەمن کە دژی ئەمن لە تێنەگەیشتنەوەیە. خۆی دکتۆر دژی پرۆژەکە نین، دژی من لێرە لەوێ چەند کەسێکم دوانەوە دژی ئەڵێن ئەو هەڵانین کە بۆ نمونە لە مەنامەیە کراوە لەلایەن دکتۆر محەممەدی مەحیۆ. من بۆ خۆم لێرە نووسینم خوێندوێتەوە بۆ خۆم لێرە لەوێ بۆچوونی خەڵکم زانیوە. بڵێ ئەجابە من ئەو نەبڵێم یەک هەڵی چاپ لە سەرچاوەکە هەیە لە مەنامەی دووە ئەو هەڵانە نابێ. دوو کەسانێک کە پسپۆڕنین لە زانستی زمانە ناتوانن هەڵسەنگاندن و نرخاندن بکەن. ئەوە مەرجە پسپۆڕ ئەگەر خۆی ئەمە بەهای زمانی ستانداردی کوردیە. ستانداردی کوردی بنەماکەی ڕێزمانی کوردیە و فەرهەنگەکەیەتی. ئەوەی کە فێری زمانی ستانداردی کوردی بێت فێری ڕێزمانی کوردیە بێت کە ئێستا نایزانێ، بەدڵنیایەوە نایزانێ. ئەمجا ئەوەی کە فێری ستاندارد و ڕێزمانەکە بوو بە هوشیاری ئەدوێ، بە ئاگاوە ئەدوێ.
بە ڕێزمانی زمانەکە و بە فەرەنگەکەیە دوێت من بە لە ڕووی لۆژیکیۆ نمونەیەکە بەمێ ئەڵێ ئەم بابەتە پێویست و گرنگە یاڵێ گرنگ و پێویستە نمونەیەکی زۆر ساکارە ئەگەر پێویست نەبێ گرنگ نییە کەواتە بێ لە پێشا بڵێن چی ئەم بابەتە پێویستە و گرنگە ئەگەر بڵێن گرنگە و پێویستە بزانە پەیوەندەی لۆژیکیەکە چۆن پێش و پاشەکەوێ ئەمە شتێکی زۆر زیاتر لە ڕووی ئەزانم بمبورە ئەوە زیاتر لە ڕووی واتایی ئەنجا بابێمە سەر ڕووی ڕێزمان بەڵێ خۆی بابێنە سەر ڕێنووسیەکەش باشە دکتۆر ئەگەر قسەی لەسەر بکەین کێشە جۆ لە برا بگرە زمانی کوردی زمانێکی مۆرفۆلۆژیە بەواتە زۆرتر بە مۆرفێمی ناسەر بەخۆ کارەکات تەنانەت ڕستەی هەیە بە مۆرفێم زمانەکانی تر ڕستیان هەیە بە وشە و فرێز ئێمە هەمانە بە مۆرفێمی لکاو لە مۆرفێمانە فۆنێم دەورە بینێ با بڵێن بڕگەیەکان ڤاڵەکان ئەگەر بڵێ کوردی هەولێر تۆ لە خەڵکی هەولێر ئەدوێی کە کوردن بەڵام ئەگەر بڵێ کوردی هەولێر لە زمانی کوردی هەولێر ئەدوێیت بزانە جیاوازەکە چەند گەورەی لەواتە کوردی هەولێر کوردی هەولێر لە چۆ ئەنجایی وایە لە بۆچی نووسێ کوردی یەک بابەتی تر هەیە کە تا ئێستا کوردی ئێمە پێی پێ نەبردو کەمەنامەکەش ئەوە ساڵی بەسەرا تێپەڕیوە 4-5 ساڵی بەسەرا تێپەڕیوە هێز بەواتە ئەکسێنت بەواتە سترێس ئەکسێنت بەواتە تەوژم باشە ڤاوڵێک ئەگەر درێژ بێت بەواتە هێزی لەسەرە ئێمە ئەبێ لە نووسینە یا هێمایەک بۆ هێزەکە دانهێن وەکو لە ئیسپانیا یان ڤاوڵەکە بە دوو یا بە دوو بنووسین زیاتر مەبەست بەڵێ بۆ ئەوەی سترێسەکە نیشان بی هێزەکە نیشان بی کە ئەڵێ کوردی هەولێر لەوێ هێزی لەسەرە یا ئەبێ هێزێک لەسەر کوردیدا بنەی یان ئەبێ بە دووی بینووسی کامیان ئاسانترە بە دووی بنووسین زۆر باشە دکتۆر بزانە ئەمە ڕێزمانە کەڵێ ڕێزمانە هەم ڕێزمانە هەم واتایە ئەو لەمە نازانێ لێ بۆچی مەحوی بە دوویە نووسێ نازانێ مەحوی وشەیەکی مۆرفۆلۆژیە لە مەحوەوە وەرگیراوە ئەجاکە ئەوە بوو ئەبێ دەتوانین بڵین ئەم پرۆژەیە تۆ پرۆژەیەکە بۆ کامڵکردنی زمانی کوردی مەنامەم مەبەستە ئەمە پرۆژەیەکە بۆ دەرهێنانی کرۆکی ڕێزمانی کوردی کە تا ئێستا نیمانە ئەم کاتەکە بوو ئەزانین چۆن گەشە بە زمانەکەمانین ئەزانین چۆن بەرنمەکانی خوێندن بۆ زمانی کوردی و بە زمانی کوردی بۆ تەواوی ڕشتەکانی زانستدا ئەنین ئێمە تا ئێستا ئەومان نەکردووە زۆر باشە دکتۆر پێم خۆشە بزانم کە چی شتێک ڕێگر بوو لە بە ئەنجامگەیانی ئەم پرۆژەیەتان مەنامە لە ڕاستیا بەدەنگەوە نەهاتنی حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری ئەوەش لە بەرەوەی لە پێویستی و لە بەهای زمانی ستاندار ناگەن ئێستاش نووسراوەکان بۆ بێ لە وەزارەتی خوێنی باڵا و لەو سێ وەزارەتەوە کەی خوێنیتەوە ئەزانیت زمانی بە ستانداردکراوی دەستوری و دیوانی و فەرمی حکوومەتی هەرێم نابێ وابێت چونکە زمانی ستاندارد زمانی شکۆی حکوومەتەکە نیشانە شکۆداری و شکۆمەندی حکوومەتەکە نیشانە دکتۆر پێم خۆشە لە ڕاستیە بە ئەوەش بڵێن پارتەکانی ناو پارێزگای سلێمانی حکوومەت لە پارێزگای سلێمانیە زۆر کەم تەرخەمن لەو ڕۆوە کە نە هاتوون پەیوەندیمان لەگەڵا بکەن نە داوایان لێ کردوین نەتوانیمانە داواکاریەکانمان لەگەڵ یانە بگەێنینە ئاستێکە دانیشتین لەسەری کۆبینەوە و چی بکەین لە کاتێکا پایتەختی ڕۆشنبیری لە کاتێکا پایتەختی ڕۆشنبیریە بەواتە گلەی سەرەکی ئێمە لە خۆمانە ئەمجا
لە حکوومەتی هەرێمە. زۆر باشە دکتۆر پێم خۆشە ماوەی بەرنامەکەم تەواو ئەبێ پێم خۆشە بزانم پەیامی کۆتایی چییە تایبەت بە زمانی کوردی و لەبەرەوەی ماوەیەکی زۆر کەمە ماوە بەرنامەکەم فەرموو. ئەوەی پێویستە بوترێت زمانی خوێندن لە قۆناغەکانی خوێندنە زمانێکی لەو چەشنەیە کە دوورە لە زمانی کوردیەوە هەم لە ڕووی ڕێزمان و هەم لە ڕووی فەرهەنگەکەوە ئەم زمانە دەستوریەی کە هەمانە بیکەین بە ستاندارد ئەو زمانە ستانداردە بکەین بە زمانی خوێندن پاشان کار بۆ بکەین پێگەیاندن بێنینە ناو قۆناغەکانی خوێندنەوە بۆ ئەوەی قوتابی بەکاربێنین بۆ قۆناغەکانی خوێندن لە دەیانگاوە تا ئەگاتە دوا قۆناغی بنەڕەتی زاراوەی خوێندکار بۆ خوێندکارەکانی زانستگا بەکاربێنین ئەو کاتە زانستگاش لە ڕاستیە بکەین بە پێگەیاندن لە لەبەرکردن و لە دەڕەکردنەوە بگۆڕین بۆ زانست و پێگەیاندنی زانستی. سپاس دکتۆر سپاس بۆ تۆ کە ئامادەی ئەم بەرنمەیەمان بوویت بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینا کۆتایی ئەم بەرنمەیەمان و تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.